قال الله تعالى في القرآن الكريم: وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. وإنك لعلى خلق عظيم ورفعنا لك ذكرك وما أرسلناك إلا رحمة للعالمين. سپاس و ستایش بخوای پروردگار، درود و صلوات بۆ پێغەمبەری نازا صلی الله عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانی من، ئێمە لە مانگێکی پیرۆزداین کە مانگی لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێی دەڵێن مانگی مەولود. ئەبینین کە لەم لاو لەولا خەڵکانێک تەنها لەم مانگەدا یاخود تەنها ڕۆژێک یادی ئەم پێغەمبەرە نازارە ئەکەنەوە صلی الله عليه وسلم. بەڵام ئێمە دەڵێن ساڵێک کە 12 مانگە 665 ڕۆژە ئەبێ ئێمە هەموو ڕۆژەکانی ساڵ، هەموو کات و ساتەکانی ساڵ ئەم پێغەمبەرە نازارەمە عەلەیهی سەڵات وسەلام لە یاد بێ و شوێنکەوتوویەکی ڕاستەقینە ئەو بین. ئەو ئاەتانەی خوێنمەوە هەندێ وەصف و سەنای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە خوا سوبحانەهو وتەعالە وەصفێکا لە قورئانی پیرۆزدا. وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا. أفرمي إما نمان ناري أي محمد إلا بو همو بشريت، بو طواوي بشريتو مجد دربي وترسينر بي واتا ڕێی ڕووناک و ڕاستیان پێی پیشان بدەی و هەڵە و چەوتەکانشیان پێی پیشان بدەی ئەوانەی کە لەسەری بوون بیان ترسێنی. ولكن أكثر الناس لا يعلمون. بەدڵنیایی و خەڵکانێکی زۆر ئەم حەقیقەتە نازانن. ويأخذ لآياتي كتيرة فرمي: يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. أي محمد أي پیغمبر صلى الله عليه وسلم ئێمە تۆمان ناردووە کە شاهید بی بەسەر هەموو کار و کردەوەی ئومەتەوە، بەسەر ئەو کارە چاک و خراپانەی کە ئەیکەن ومجد دربي وهم ترسينر بي بويان. لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم. أفرمي إما پیغمبرك ما ناردوه هل لخوتانا لخودي خوتانا بشرة لإيويا بوشي كزور نارحتو دلقرانا زور غمجين بخراب كاركان كأيكن كأنجام أدن. وعليكم بالمؤمنين رؤوف رحيم وحريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. براسي زور سورة زور كداقرة لسروي کە ئێوە ئیماندار بن، کە ئێوە باوەڕدار بن و ڕێگەی حەقی خوای پەروەردگار بگرن. و لە ئاەتێکی ترا منەتەکا بەسەر ئیماندارانە خوا سوبحانەهو وتەعالە فەرمێ: لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم. ئەی ئیمانداران، خوای پەروەردگار منەتەکا بەسەرتانە لەسەر ئەوەی کە پێغەمبەرێکی ناردووە، کە ڕەسوولێکی ناردووە، ڕێنیشاندەر و فریادڕەسێکی ناردووە هەل لە خودی خۆتانە و لە نەفسی خۆتانە. يتلو عليهم آياتي كآياتكاني خواي پروردگار بلغكاني خواي پروردگارتان پیشانداد ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة بيرتان خاته وفيرتان كان لو كتابه لو بيامي خواي پروردگار بحكمته بدانايه وإن كانوا من قبل لفي ضلال مبين. بدل نيايه وكايوه بيشتر بأعقابون لي. والآيات كتير ذا فرمي: وإنك لعلى خلق عظيم. لوصف أو پیغمبر نازاره دا خوا سبحانه وتعالى بقوري خوي يصبي أكافر من أي محمد تو آكار أخلاقي تو لقمايا تو آكار روشتكي هربرزتي أي محمد صلى الله عليه وسلم. والآتي كتدا فرمي: ورفعنا لك ذكرك. أي محمد إما ناوي تو من برز كردوتوا، ناوي تو من بيروز راقرتوا لسر تاسري دنيا أويك مسلمان وضلي أشهد أن لا إله إلا الله بدواي على شيء محمد رسول الله. أما برز راقردني يادي برز راگرتنی ناوی پیغمبری خواه صلی الله علیه وسلم که خواه پروردگار ام شرفی پیداوه، خواه پروردگار ناردویتی بو فریاد رسی بشریت. وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي محمد صلى الله عليه وسلم إما توما نناردو إلا نبي بالرحمة بو همو عالم بو همو بشريت نوكو تنها بو قروه مسلمانان نك بو إيمان داران. پیغمبری أكرم عليه الصلاة والسلام بو همو بشريت رحمة ميربانيك خواه پروردگار ناردويتي. أما هندي وصفي قرآنية كخواي پروردگار وصفي أكا پیغمبر أكرم عليه الصلاة والسلام ماويك وحي ليدا برا ماويك وحي بونا أهاد قريشيكان نياركاني كرديان بدعاية بويان وتيان أو محمد خواكي وازي لينا وخوا سبحانه وتعالى لسحو طبقي أسمان بدروي خسنوا خواي پروردگار آياتي نار لخوار فرمي والضحى بزانا بكاتي تشتغاو لو كاتاك خور برزبيت أو مشغلتي جيان دس بيكا والليل إذا سجى سوين بوك شوي بو تاريخي كبسر شوا دادي ما ودعك ربك وما قلع.
دڵنیا بە ئەی محەممەد قەت خوا واز لە تۆ ناهێنێ قەت خوا دەستبەردار نابێ لێرە خوا سبحانه وتعالى ئەیان خاتەوە بە درۆیە ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى دڵنیا بە ئەی محەممەد هەوڵی تۆ لە ئاخری تۆ لە هەوڵت باشترە بێ واتە قیامەتت لە دنیات باشترە بێ قیامەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دنیای باشترە بێ شافعی هەموو ئومەتە هەموو بەشەریەتە وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى دڵنیا بەخوای پەروەردگار لە بەهەشتی پان و بەرینە لە ئاخرەتدا نیعمەتانێکت پێ ئەدا کە پێی ڕازی بی ئەی محەممەد صلی الله علیه و سلم کە پێی خۆشنود بی کە پێی ڕازی بی وأوجا فرمي فأما اليتيم فلا تقهر بير خاتو أي محمد صلى الله عليه وسلم تو هتيويك نبويد بباوكيك نبوي يما مأوى ما بكردي توا يما كسي ترما كر بخاون تو كفر ودر بك فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر والله اخوي پروردگار لو وصفاني في غمر اخوة صلى الله عليه وسلم كاتك افرميد أي محمد تو لعائليك ندار وهجار نبوي دولمان كردي لا عليك هجار نبي دولة من ما كريتو مأوى من بيداي هتيو نبي بە هەتیوی گەورە ما كريتو پەروەردە ما كردي فأما اليتيم فلا تقهر أي محمد أجر هاتو هتيويك بباوكك هات بولات ئاگادار بە زوڵمی لێ نەکەن دەستی بگرن بۆیە خوای پەروەردگار هەتیوی بیری پێغەمبەری خوا ئەخاتەوە صلی الله علیه وسلم کە خۆی بە هەتیوی گەورە بووە و بۆ هەتیوەکانی ترش بۆیە خزمەتکردنی هەتیو بەڕاستی کارێکی زۆر گەورەیە لە ئەو پەڕی قیمەی ئیمانە کاتێک کەسێ دەستگیرۆی هەتیوێکەکە وەک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ ئەوەی کە دەستگیرۆی هەتیوەکە کەفالەتی هەتیوەکە پەنجەی مبارەکی بەساتەوە فەرمێ لە قیامەتا لەگەڵ منە ئاو هانوەکو ئەو دوو پەنجەیە بە یەکەوە چینە بەهەشتەوە بۆیە ئەوەی کە دەستگیرۆی هەتیوەکە کە کەفالەتی هەتیوەکە ئەو مژدەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیگرێتەوە ئەمانە کۆمەڵێ وصف و سەنای پێغەمبەر ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام کە خوای سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزە وەصفی ئەکا بۆیە ئەبێ ئێمە ئەم پێغەمبەرە بناسین ئەو جا بەڕاستی بە پێی ناسینەکەی خۆی حەق بە ناسینی و پێغەمبەرە بدەین خۆشمان بێ وەکەوی کە داوامان لێ ئەکرێ چونکە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ کەسێک ئیمانی تەواو نییە دانامەزرێ هەتاوەکو منی لە خودی خۆی لە باوکو دایکی لە مناڵەکانی لە کەسوکاری لە هەموو کەس و لە هەموو شتێک خۆشتر نەوێ بزانین ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خۆشەوێ بەو حەقیقەتەی خۆی یاخود سەروەت و سامان و سیارە و ماڵ و خان و پارە و ژمارە حسابەکانی بانکخانمان خستۆتە پێش خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستیەوە نییە تەنها بەزارێکی بڵین خۆشمانەوێ کەسێکی خۆش بوێ ئەبێ ئیتاعی بکە ئەبێ لە قسەی دەرنەچێ ئەبێ بێئەمری نەکە بۆیە خۆشویستنی ڕاستەقینەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام بە شعر و شانامە نییە بە پیا هەڵدان نییە بەوە نییە لە ساڵەکە یەک ڕۆژ یادی بکەیتەوە بەوەیە کە ڕۆژانە ئێمە شوێن سنەتەکانی بکەوین و ئەو بەرنامەی کە بۆی هێناوین ئێمە جێبەجێ بکەین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە ئەگەر سەیری بکەن شێخ الئیسلام ابن تەیمیە خوای لە ڕازی بێ ئەفەرمێ إن قيام مدحة والثناء عليه أفرمي برز راقرتن تقديري في غنبري خوا صلى الله عليه وسلم وصف الصناي أو نازداره صلى الله عليه وسلم والتعظيم والتقوير له كاتك كسي بقدر قراني وصف الصناء كسياتي في غنبري صلى الله عليه وسلم راقري قيام دين كله أو أبزاني كهمو ديني راقرت ودسي قروا بهمو دين وبهمو بشغاني وبيشوانش وفرمي وسقوط ذلك وكسي السقوطي في أجر كسي أجر أم تقديري أم نازداري في غنبري خوا صلى الله عليه وسلم نقر سقوط دين كله براستيك وأكوا لهمو دين داريا أم كسا ساقط بويا خوشويستي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بم قوريك خواي فرغار وصف سنايك وايلي هاتبوك لسردمي صحابة كان خوانا كر بقرباني صحابة كان ماليان أبخشي لك يناويا صحابة كان آمادبون أويك هيا نبي بخشن تنانت بروحي خوشيانوا همو من بيستو مانو أزاني كصحابة كان شون خونا بيستانا خوان أدابر أو شيرو تريك أبو بيغمبري خوا صلى الله عليه وسلم لو قرماي مكة لعربستان السعودية شون خوان أكر بقرباني ماليان بجي الله هجرتي أنا كر همو كسوكار وسرو سامان بجي الله سيري كان عامر أفردكي مسلماني ديندار لو سردما كاتا ليكك لغزاكان كجيش مسلمان كان دينا ووصاوة سيرك ميردكي شهيد بوا باوكي شهيد بوا براكي شهيد بوا كركي شهيد بوا چوار كسي أساسي لمالكا شهيد بوا أو جاء أم آفرته هيچ خوي تيك نادا چاوەڕێیە بەس پێغەمبەری خوا سەلامەت بێ صلی الله عليه وسلم کاتێک کە دێنەوە پرسیارەکە کە پێغەمبەرە بینێ لە دوورە و ئەچێ بۆ لای فەرمی یا رسول الله
والله هرچی مصیبەتێک هەیە لە دوای سەلامەتی تۆ ئاسانە یا رسول الله ئەم کەسانە لەدەستدا بەڵام سەلامەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو شتێک گرنگتر و مهمترە بەلایەوە. بشری بن ئەبرا صحابەیەکە لە ساڵی حوتی هیجریە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مالێکا دانیشتن خواردنیان بۆ دێنن لە جێشی خەیبەرایە لە غەزای خەیبەرایە کاتێک کە جوولەکەیەک ئافرەتێکی جوولەکە دێ خواردنیان بۆ دروست دەکات و زەهری بۆ تێیەکا ئەڵێ ئەگەر ئەمە پێغەمبەر بێ بە دڵنیاییەوە خوای گەورە ئاگادارێک هات و ئەم ژەهرە نایکوژێ ئەگەریش پێغەمبەر نەبێ بەخوا بەم ژەهرە ئەمرێ و نەجاتمانە بێ هەوما لە دەستی کاتێک کە دێتە بەردەسی خواردنەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نەرمایی گۆشتی حیوانەکە کە زەهری پێوەیە پارویەک لێ ئەکاتەوە ئەیدا بەدەستی بیشرەوە ئەیدا بەدەستیەوە فەرمێ بیخۆ ئەو خواردنە بخۆ ئەو جا کاتێک ئەوەی خوا خۆی دەستی بۆ ئەبا خواردنەکە بخوا الله سبحانه وتعالى وحی بۆ ئەنێرێ فەرمێ ئاگادار بە ئەو حیوانە ئەو گۆشتە ئەوە زەهری تایە ئەو جا دەستی لێ هەڵەگرێ و بە سەحابەکەی تەنیشتی ئەڵێ بە بیشتەڵێ ئەو خواردنەی خوارد بیت فێنەوە بەڵام نایتوێنێتەوە ئەڵێ والله یا رسول الله هەر کە تامم کرد زانیم زەهری تایە هەستم بە زەهرەکە کرد تامی زارەکەم بیست ئەفەرمێ ئەی بۆ تفو نەکردەوە بۆ دەرێ نەکردەوە ئەو شەڵێشی لەوێ سەیری خۆشەویستی ڕاستەقینە ئاوهایە بأمري نكردني في غمري خاص الله عليه وسلم آوايا فرمي كيف أخرج من فمي أمر النبي صلى الله عليه وسلم بإدخالها شون أتوانم لقميك باريوك رد بكم ودري بكم ولا دمم كفي غمري خاص صلى الله عليه وسلم أمري في كردون بيخون صحابي آوها بأمري في غمري خوانك صلى الله عليه وسلم آوها خوشويستيان دربري أبو في غمري أكرم عليه الصلاة والسلام بو يبرزان خوشويستان خوشويستي تنها أولية ما بدن بلي خوش معنا أبي لا أقوال معنا لا أفعال معنا لا كارو كردوي رجعنا معنا لا عبادات معنا شوني في غمري خوافين صلى الله عليه وسلم وأوج بزانين في غمري أكرم عليه الصلاة والسلام بشاهدين يا ركاني بشاهدين حزكاني صادق الأمين بو هل لو سردميا بيش أويك وحي بو بيت كافر بباور مشركاني قريش هميان زوربيان أمانتي مالكان لا أودانا وكو بانقك أمين وابوك ناسراو بصادق الأمين بويا براسي أبي أمس صادق الأمين بين أبي الرازقو دسفاق بين أبي الزمان من ببارز دس من ببارز دائما من ببارزين أجر وما كر أو كاتا خوشويستي في غمر صلى الله عليه وسلم رنقدانوي أبي لجياني إما أجر وما نكر بداخوا دس لحرام نبارزين زمان لخرابة نبارزين دائما من لخرابة نبارزين أو تش خوشويستيك أو تش شون كوتنيك تش إطاعيك أو في غمره عليه الصلاة والسلام لم سردباني دوايا غانديك همومان ئەزانی شۆڕشەکەیمان بیستووە مێژوەکەیمان بیستووە کە شۆڕشێکی ملیار کەسی ڕزگارەکە لە هەندستان ئەڵێ طبعا ئەمانە تحقیقەکەن لێکۆڵینەوە ئەکەن ئەڵێ دڵنیابن ئیسلام بە شمشێر و بە زەبر و زۆر بڵاو نەبووەتەوە ئیلا ئیسلام بە خۆشەویستی پێغەمبەرەکەی بڵاو بووەتەوە لە دوای مردنی لە دوای سەدەها ساڵ دوای ئەوە خەڵکی خۆی ئەکا بە قوربانی خەڵکی لاسایی ئەوە کاتەوە سنەتەکانی ئەو تەطبیقەکە مایکل هارد نووسەرێکی ئەمریکیە ئەڵێ ویستم دەکەس لەو دەکەسە کاریگەری کە گۆڕانکاری تەواویان لە سەرتاسەری ژیانە لە دروستبوونی بەشەرێتەوە دروست کردووە بنووسمەوە ژیان نامەکان ئەڵێ هەرچیم کرد نەمتوانی محەممەدی ئیسلام نەکەم بە یەکەمیان ئەمە بە شاهدی نایارەکان خۆمانە مسلمان نین ئەمانە ئەو کەسانن کە حەقیقەت ئەبینن ئەمانە ئەو کەسانن کە ڕاستی و ژیان و مێژوو سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاریگەری هەبووە لەسەریان و ئەگەر سیر بکەین لە خۆشەویستیە أبو لهب طبعا مامي في غمر صلى الله عليه وسلم كاتك لدايك به لروجي دوشماك لدايك به أبو لهب وكو مامي بي خوشك برازايك لدايك بوا برازايك بهتي لدايك بوا طبعا ديت خوي كسكي أهل كسكاركي أبو لهب عليه شيء عليه من لأجري جهنم من لعذابك نارحته سختام بلام عليه كاتك دوشمان دادي خوا سبحانه وتعالى لبرويك بيم خوش وبيغمر محمد لدايك بوا عذاب لسر سوكك عذاب لسر هلاقري سيري كان أو خوشويستي شونا وكو شاعري كاب شعر الله إذا كان هذا كافر جاء ذمه وتبت يداه في الجحيم مخلدا أبي سيري كان كافري كالبهتاهة إلى أقرامينيته وكخواي بروغرا آياتي لسر داء بزير تبت يدا أبي لهب والتب أو جاء لبر أوي الله كاتيك لأقرايا وبدايمي لأقرايا أتى أن في يوم الاثنين دائما همو رجالك دوشمان كدوشمان دادي يخفف عنه بالسرور بأحمد لبر أوي كفي خوش بو محمد صلى الله عليه وسلم ندايق بخواي كرورقال عذابي لسر هل أقري ياخذ سوق آسانك أو جاء شاعرك قال فما الظن بالعبد الذي كان عمره أي ظن قمان شيء برانبر كسيك همو ثمن عمري همو جياني بأحمد مسرورا ومات موحدا
کە هەموو ژیانی لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کەسێکی موحدە کەسێکی شوێنکەوتوی ڕاستەقینەی ئەم محەممەدەیە صلی الله عليه وسلم بۆیە برانی بەڕێزم والله خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەفروزە واجبە لەسەرمان لە خۆمان خۆشترمان بوێ کاتێک خۆشمان ویست ئەبێ سەیری ئاکار و ئەخلاق و ڕەوشی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم ئەگەر سەیری بکەی مامەڵەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام مامەڵەکردین لەگەڵ دینە ئەم پەیامەکە بۆی هاتبوو کە بڵاوی کردەوە گەیاندی بە بەشەریەت کاتێککە سەرانی قوڕیش ئەڵێن بچن بۆ لای محەممەد پێی بڵێن داوای لێ بکەن ئەگەر محەممەد سەرۆت و سامانی ئەوێ با بکەن بە دەوڵەمەندترین کەسی خۆمان ئەگەر ئافرەتی با جوانترین ئافرەتی بۆ دابین بکەین ئەگەر دەسەڵاتی بکەین بە سەرۆکی قوڕیش و باواز بێنە لەم پەیامەکە هێناوێتی ئەو جا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام فەرمێ والله بزان ئەگەر خۆر بخەنە سەر دەستی ڕاست و مان بخەنە سەر دەستی چەپ ئەو جاواز لەو پەیامە نایانم بۆیە بەو معنای ئێستا ئەمڕۆ ئێمە نابێ شتە مادیەکان نابێ ئەم دنیا کات و کورتەی کە تەمەنێکی کەم تایین نابێ وەمان لێ بکە تەنەزول لە دین بکەین ئەو شتانەی کە لە دینە خوای پەروەردگار ڕێی لێگرتوین محەڕەماتە ئەبێ نەیبەزێنین ئەو شتانەی کە حەڵاڵن ئێمە شوێنی بکەوین بەو معنایە ئەبێ دینمان لە هەموو شتێکمان مقدستر و پیرۆستر بێ ئەگەر سەیری بکەی لەگەڵ خێزان و منداڵە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام بەو نازداریی خۆی کێ هەیە لە بەشەریەتا بەقەدەر ئەو پیاو بێ ڕیجال بێ بەقەدەر ئەو عادل بێ بەو نازداریی خۆی بەو شەهامەتەی خۆی فەرمێ خەیرکم خەیرکم لئەهلی بزانن باشترینتان لە ئێوە باشترین پیاو لەناو ئێوە کێیە ئەو کەسەیە کە لەگەڵ خێزانی خۆی باشە لەگەڵ کەسوکاری باشە لەگەڵ مناڵەکانی باشە بزانە ئێمە واین باشترین کەسین یعنی باشترین کەس ئەو کەسەیە کە لەگەڵ خێزان و مناڵەکانی خۆی باشە بۆیە ئێمە تەنها نوێژ و ڕۆژوو کیفایەت نییە بۆ ئێمە کاتێک کە عیبادەت و تاعاتەکەین بەشێکە لە عیبادەتەکە لەگەڵ خێزانمان لەگەڵ مناڵەکانمان باش بین ئەگەر خراپ بووین مخالفەی سنەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم لەگەڵ مناڵە جاری وا هەیە ئێمە مناڵ حسابێکی تایبەتی بۆ ناکەین جارێک هەندێک لە سەرانی عەرەب دێن لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشن کاتێک کە ئەبینن حەسەن و حوسەین بەم لاولایە سۆزیان ئەداتێ ماچیان ئەکا خۆشیان ئەوێ سەرانی قوڕیشش لە کیبارەکانیان پێیان ناخۆشن ئەی محەممەد ئەم مناڵانە بۆ ناکەی لە شوێنی ترەوە ئێمە مەجلیسی پیاوانە ئەفەرمێ بۆ ئێوە چۆنن لەگەڵ مناڵەکانتانە ئەڵێن ئێمە کاتێکە لە مەجلیس دانشین مناڵ نایەتە مەجلیسی ئێمە دیوەخان و شوێنی تایبەتی پیاوان جیایە مناڵ ئەو احتیمامی پێ نادرێ فەرمێ ئێوە لە جەهالەتان ئێوە لە نەزانیان چونکەم ئەبێ بە خۆشەویستی وا بدەی بۆ مناڵە خۆشی بوێی کە خۆشەویستی تربێتی بکەی کە نەسیحەت و ئامۆژگاری بکەی کە وەکو چۆن جارێک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام مناڵێک هەبوو چۆلەکەیەکی هەبوو دایم یاری لەگەڵا کرد تەیرێکی هەبوو دایم یاری لەگەڵا کرد زۆر جارە چوو بۆ لای پرسیارێک کرد یا عومەیر یا ابن عومەیر ما فعلت نغير پرسیاری لێ کرد ئەی عومەیر نای عومەر بوو ئەی چۆلەکە چیەکە تەیرەکە چیەکە کاتێک کە تەیرەکەی ئەمرێ ئەچێ سەرخۆشی لێەکە دڵنەوایی ئەداتەوە ئەم مناڵە چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دڵی خۆشەکە بۆیە مناڵەکانمان بەڕاستی يعني جێی ئومێد و هیوای دواڕۆژی ئێمن ئەبێ ئاگامان لێیان بێ لەگەڵ خێزانمان لەگەڵ کەسوکار و ئەهلەکەمانە باش بین لەگەڵ دراوسەیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام هەمومان بیستومانە دراوسەکانی چەند ناڕەحەتی ئەکەن چۆن عەزابی ئەدەن چۆن ئیهانەی ئەکەن چۆن سوکایەتی پێ ئەکەن بەڵام ئەو چونکم خوای پەروەردگار ناردوێتی وما ئەرسەلناکە إلا رەحمەة للعالمین ئەو ڕەحمەتە لە هیچ ماڵێکا دەرنەچێ کاتێک کە دراوسەکەی لەسەر مەرگایە ئەچێ بۆ لایڵە بەس بڵێ لا إله إلا الله لەو کاتەیشا خەمێتی نەوەک وەک ئێمە ئەگەر کەسێ دژی دین بێ کەسێ ئەگەر ئیتاعی دین نەکا ئەگەر کەسێ مسلمان نەبێ پێمان خۆشە بمرێ بسووتێ وەربگەڕێ ماڵەکە بەسەریا بڕوخێ فەوت بێ ماڵی زایح بێ نە برام وەڵڵا ئەوە خەمخۆری ڕاستەقینە نییە خەمخۆری ڕاستەقینە ئەوەیە فەرمێ بە مناڵێکی جوولەکە فەرمێ بڵێ لا إله إلا الله ئەو جا سەیری باوکی کات و باوکی بە ئیشارەت پێڵێ ڕازی ببە و بڵێ لا إله إلا الله ئەو جا لا إله إلا الله کات و وفاتەکە لەوەیە ئەمە خەمخۆری ڕاستەقینەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام لەگەڵ دراوسەکەیانە لە معاملەیە لە کڕین و فرۆشتنە ژیانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام لە هەموو حرەکە و لە هەموو قسە و لە هەموو کردار و گفتارێکە هەمووی پند و ئامۆژگاری و نەسیحەتە هەمووی مەدرسەیە بۆ ئێمە و ئەو وانانن کە پێویستە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە فێری ببین لێی تێ بگەین جارێک بە ناوی شاری مەدینەی مبارەکە ئەڕوا کابرا گەنم بفرۆشێ سەیرەکە گەنمێکی جوانی لەسەر گوێنیەکەوە دانا و کە دەستەکە بەژێر گوێنەکە یا سەیرەکە تەڕەشوعی کرۆ تەڕ بووە ئەفەرمێت تۆ لەم گەنمە کامیانە دەی بە خەڵک ئەفەرمێ وەڵای ئەمەی ژێرەوە ئەی بۆ ئەوی سەرەوە داناوە کە جوانە فەرمێ دەی ئەگەر وانەبێ خەڵک لێم ناخرێ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصلاة والسلام لێرە ئەفەرمێ مەلغەشە فەلەیسە منا ئەوەی غەشبکا لە ئێمە نییە جا ئیتر بینە لە پێشاوی خۆت دوکانداری
کاسبکاری معاملەیەکت هەیە گەورەیە بچووکە مامەڵەکەت والله غەش بکەیت پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ لە ئێمە نییە واتە لە ئەفعال و لە کرداری ئێمە نییە کە غەش بکەین کە ڕازگۆ نەبین کە درۆ بکەین لەگەڵ خەڵکا و لەوتەور لە ڕازگۆییدا وەک عەرزم کردن کە بە صادق الئەمین بەناوبانگ و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێک کە وەحی بۆ دێ کە قەومەکەی کۆ ئەکاتەوە یەکێک لەوانە ئیمامی ئەبوبەکر ئەفەرمێ والله هەر شتێک پێغەمبەر وتوێتی ڕاستە باسێکن کە ئەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم شتانە باسەکە لەناو خەڵکا ئەفەرمێ والله هەرچی ئەو توێتی ڕاستەکە یەکێک لە سەحابەکان لە کاتی ئیسرا و میعراجە لێ پرسن ئەڵێن تۆ باوەڕ بەم مەزهەلەیەکەی گاڵتە ئەکەن محەممەد لێرە بە چەند ساتێک چوو بێتە بەیت المەقدس و لێشوێ بۆ ئاسمانەکان و مناجاتی لەگەڵ خوا کردبێ ئەڵێ والله بە چاوی خۆم ببینم بە گوێی خۆم بیبیسم هێشتا بەقەدەرەوەی کە محەممەد بینێتی بیستێتی من قەناعەتی پێ ناکەم ئەکرێ چاو و گوێی من غەل و غەش ببیستێ غەل و غەش ببینێ بەڵام والله چاو و گوێی محەممەد صلی الله عليه وسلم قەت هیچ غەل و غەشێک نەئبینێ و نەئەبیستێ بۆی ئەوەی کە ئەیڵێ یەقینم پێیەتی بۆیە بەڕێزان خۆشەویستان حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ ئێمە کە بیستمان سەمیعنا وەئەطەعنا وەجێبەجێیان بکەین بۆیە بەڕاستی لەم کاتەکەمە ئێمە ناتوانین وەستەنا ئەو پێغەمبەرە نازارە بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام وەکو شاعیرێک ئەڵێ چ مەدحێکت بکەم لایق بە تۆ یا خەیری خەلق الله من چۆن بتوانم وەسف و سەنایەکی تۆ بکەم ئەی بەرزترین خەڵقی خوای پەروەردگار منی بێخێری نالایق کە جوبریلی سەناخوانە منێکی بێکەڵکی بێخێر کە تۆ جوبریلی سەناخوانە کە تۆ جوبریل هاوڵتە کە جوبریل وەحد بۆ دێنێ کە تۆ جوبریل ڕەفیقتە بۆیە بەڕاستی ئێمەش هەر ئەوە نەتوان وەسی ئەم پێغەمبەرە بکەین بە ئێمەیەکی بێخێر و نالایق بەڕاستی شایانی ئەوەی کە وەسف سەنای پێغەمبەری ئەکرەم بکەین عەلەیهی سەڵاتو وسەلام داواکەین لە خوای پەروەردگار لەگەڵ ئەو پێغەمبەرە حەشرمان بکە لەسەر سنەتەکانی ئەو بمانژێنێ لەسەر سنەتەکانی ئەو بمان مرێنێ و لەسەر سنەتەکانی زینومان بکاتەوە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الحمد لله ثم الحمد لله أعوذ بالله من الشيطان الرجيم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم الله سبحانه وتعالى پەیامێکی ڕاستەخۆ ئەنێرێ بۆ ئێمەی مسلمان و باوەڕدار بۆ ئێمەی دیندار ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ پێیان بەتەکید پێیان بڵێ ئەگەر منیان خۆشەوێ ئەگەر خواتان خۆشەوێ بە هەلاس کەسمان بپرسین بڵێن خوامان خۆشەوێ بە دڵنیایی و خوامان خۆشەوێ خوا خالقمانە ئێمە مەخلوقی ئەوین دێ ئەفەرمێ ئەگەر منتان خۆشەوێ مەرجەکە لێرە ئەوەیە فاتبعوني با شوێنی تۆ بکەون ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە چەندە شوێن کەوتووی ئەو پێغەمبەرە بی صلی الله عليه وسلم ئەوەندە خۆشەویستی خوا سبحانه وتعالى ڕنگدانەوێ هەیە لە ئێمەیە چەندە سونەتەکانی جێبەجێ بکەین چەندە لە حرام خۆمان بپارێزین چەندە حەڵال و دەست بێنین چەندە لەگەڵ ماڵ و مناڵ و کەسوکارمانە باش بین ئاکار و ئەخلاقمان چەندە بەرز و جوان بێ والله ئەوە خۆشەویستی خوا بەرجەسا بێ لە جەستەمانە ئەگەر وامان نەکرد خۆشەویستیکی ڕاستەقینە نییە ويغفر لكم ذنوبكم اگر ايوا شوين كوتي پیغمبري خوا صلى الله عليه وسلم خوا سبحانه وتعالى فرمي ويغفر لكم ذنوبكم خواي پروردگار لهمو گناه كانتان خوش به والله غفور رحيم مدنياي خواي پروردگار بخشنده و مهربانه والايات كتير فرمي فلا وربك لا يؤمنون حتى يحكمكم فيما شجر بينهم ثم لا يجدوا في انفسهم حرجا مما قضيت ويسلم تسليما بيان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم دڵنیا بە کە ئیمانیان تەواو نابێ ئیمانیان دا نامەزرێ هەتا وەکو تۆ ئەکەن بە حەکەم لە بینی خۆیانە هەتا تۆ ئەکەن بە حەکەم لە بینی خۆیانە بۆ هەر کار و کردەوەی بۆ هەر گرفتێک لە ژیانیانە کە ڕووەدا ئەگەر کێشەیەکمان دێتە پێشەوە لەگەڵ برایەکمان لەسەر ئیش و کار پیاوێک لەگەڵ خێزانەکەی دراوسێ لەگەڵ دراوسێکەی کوڕە لەگەڵ باوکی برای لەگەڵ براکەی ونزاني كحلني بموضوعنا فإن تنازعتم في شيء فردوه إلى الله ورسوله خاص سبحانه وتعالى التوصية معناك وصية معناك فرمي أجر كيشو قرفتي الرويتية كردن شيب كان بقرنا وبلاي خاص سبحانه وتعالى وبلاي پیغمبرك عليه الصلاة والسلام بويا حتى يم أو پیغمبر عليه الصلاة والسلام لكن بحكم لبيني خو معنا لهمو معامليك جيان معنا والله إيمان من تواونية أجر أوش ما كر بحكم أبي إثر ضلمان تأمين بيلوي هر قرار أدري لسر شرعي خوا بيغمري خوا نابي إما معاملة بكين لمصلحة إما نبو راضي نبين بشرع خلق هي باور بكن خلق هي كشيك وملايتي هي داواي لي أكيد لجنيك شرعي دروز بكري ألم بشرع راضي نيم أما شدين داريك أهلي مزقوتي شا بو حكم راضية كلمصلحتي أوا بو يا خواي برقار تأكيد كاتو فرمي
ئەگەر هاتوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بوو بە حاکم لە بەیتانە شەریعەت و بەرنامەکەی بوو بە حەکەم لە بەیتانە ڕازی بن بەو قەراراتانەی دەرەچێت لە ڕوانگەی شەرعەوە و ئەو جابێت دڵتەئمینش بن لەوەی کە نەتیجەی ئەو حکمانە کە دەرەچێت و نابێت سەغڵەت بن پێی. الله سبحانه وتعالى لا آيات ترى فرمي ومن يطع الله ورسوله فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. بزانا أواني كإطاعي خواه سبحانه وتعالى وبيغمبري خواه صلى الله عليه وسلم أكن كين أوانا أو كسانا فأولئك مع الذين أنعم الله أوانا كخواه سبحانه وتعالى نعمتي خوارجين بسريانا قورترين نعمة بهشتا إنساني إيمان دار تموحي بهشتي بتمام شيء فرمي أوانا كلا بهشتا أخوي كرورجار نعمة رجينا بسريانا لقال كي من النبيين والصديقين لقال بيغمبران لقال رازقيان والشهداء لقال شهيدكان والصالحين وحسن أولئك رفيقا لقال شهيدكان لقال صالحين كان بياوشاك كان يتخوا كمان هي حزنكين لمجلس أوانا بين كمان هي كحزنكين لقال أوانا حشر نكرين بوي أجر أمانة لقال أو بياوشاكان لقال بيغمبران لقال شهيدكان لقال مصلحكان صلح بكرين ياخذ حشر بكرين ياخذ نعمتي خوا برجي بسرمانا باش وين كوتي راسخيني في غمري خوا صلى الله عليه وسلم اطاعي خوا في غمري خوا بكين يمجبوا بهرمن نبين لو نعمتك خوا وعدي في داوين